زۆربەی خەڵکی و نەخۆشەکان دەپرسن دانمان لای دکتۆری دانشتۆ و دانەکانمان هێشتان هەرزەردن کەواتە شوشتنی دان لای دکتۆری دان چییە؟ شوشتنی دامبریتێ لابردنی هەموو ئەو پیسی و کڵس و ڕنگانەی کە دەکەونە سەر ڕووی دانەکە بەمەش دانەکە سەلامەتتر دەبێت و تەمەنی دانەکەش زیاتر دەبێت کەواتە شوشتنی دان چارەسەرە بۆ ئەو کەسانەی کەوا هەوکردنی یاخۆ ئیلتیهاباتی پووکیان هەیە و هەروها بۆنی ناخۆشی ناو دەم ناهێڵێت و دانەکانیش دەپارێزێت لە کلۆربوون. بۆیە پێویستە لەسەر هەموو کەسێک کە هەر 6 مانگ جارێک یا خۆت بەلایەنی کەم ساڵی جارێک دانەکانیان لای دکتۆری دان بشۆن بەڵام بۆ ئەو کەسانی کەوا هەوکردنی پووکیان هەیە کەمتر لەو مایە پێویستیان پێ دەبێت بەپێ ئەوەی کەوا دکتۆرەکە بۆی دادەنێتن ئەگەر بێت و شوشتنی ددان لە ماڵەوە بە شێوەیەکی ڕێک و پێک نەبێتن ئەو پیسێکە لەسەر ڕووی ددانەکان هەیە چینێکی ڕق دروست دەکات کە پڕیەتی لە بەکتریا ئەمەش وا دەکاتن ئەو پووک و ئێسکەی کە لە دەوروبەری ددانەکاندا هەیە نامێنێتون و بۆ وەتەنانەت دوای ماوەیەکی تریش دەبێتە هۆی لە دەستدانی ددانەکان. ئایا نەخۆشەکە هەست بە ئازار دەکات لە دوای ددان شوشتن نەخۆشەکە کەمێک هەست بە ناڕەحەتی دەکات لە ناو دەمیدا و بۆ ماوەیەکیش ددانەکانی هەستیار دەبێت بەڵام ئەمانە هەمووی کاتین و دواتر نامێنێتن و ئەو پرسیارێکە زۆر لە ناو خەڵکدا باوە ئەوەیە دەڵێن دکتۆرە ئەمە کە ددانەکانمان دەشوێن لای دکتۆری دان دانەکانمان تەنک دەبێتن یان خود دانەکانمان دەڕواتن کە ئەمەش هەڵەیە و دوورە لە ڕاستی ئەگەر بە شێوەیەکی زانستی ددانەکە بشورێتن تەنانەت سوودیشی بۆ ددانەکە دەبێتن و هیچ زیانێک بە ددانەکە ناگەێنێتن و هەروها نەخۆشەکان ئەو پرسیار دەکەن دەڵێن دکتۆرە ددانەکانمان شوش بەڵام ددانەکانمان هێشتان هەرزەردن وەکو باسمان کرد شوشتنی ددان تەنها ئەو پیسی و ئەو ڕنگانێک کە دەکەونە سەر ڕووی ددانەکە لا دەباتن نابێتە هۆی گۆڕینی ڕەنجی ددانەکە بەڵکو ددانەکە دەگەڕێنێتەوە بۆ ڕەنجی سروشتی خۆی بۆی ئەو کەسانێک کە ددانەکانیان زۆر زەردن پێویستیان بە چارەسەری زیاتر دەبێتن وەکو سپیکردنەوەی ددانەکان بە لەیزەر بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی